مێگومان سەرکۆ وەکەوەی ئاماژم پێدا هەیە لێرە ئەو بابەتانەی کە باست کرد داشکاندن کراوە و ڕێژەکەی فەرد جیاوازی هێزا من هەر ویستم خۆم لەگەڵ دوکاندارێک قسە بکەم ڕۆمەلایەکێکیان ئەم دوکاندارە ئازیزە لێرەیە با بڕۆمەلای قوربانگیان سڵاوت لێبێ ببوورە کەمێکی لە کاتتاگری پێمان بڵێ ئەم ساڵ بابەتەکانی سەرەزات و شیرنی بە شێوەیەکی گشتی خواست زیاتر لەسەر کامێنە جارە پێم بڵێ خير من سرتاهم دەستخۆش وەرنامەکەتان لێ دەکەم والله بەحام الحەمدولله خەڵک یعنی بەرەبەری جێژنان بەحام زیاتر ڕوو لە سەرەزات و چکولێت و ئەوشتانە دەکەن شەربەتە چکولێتە سەرەزاتە بەحام الحەمدولله لەخوای بە زیاتر ئەوشتانێ زیاتر سەبارەت بە بابەتی نرخەکان من تێبینیم کرد بەشێکیان لە سەرەزاتەکان بە تایبەتی داشکانی لەسەر نرخەکان نووسران بوون ینی کەمتر بوو ئەم ساڵ جیاوازی چیە لەگەڵ ڕەمەزانەکانی ساڵی ڕابردوو یان جەژنەکانی ساڵی ڕابردوو جیاوازی لە نرخەکان دروست بووە بەێ والله الحەمدولله نرخەکانی عین لەخوای بە زیادبی شتە گران نەبووە برێ گرانبی هەمووی سعری خۆیتی هەمووی هەرزانە هیچی گران نەبووە هەر هەموو سعرەکانیش سابتە سعری ئێرانە هەمووی لە 5,000 دەست پێ دەکات تا 12,000 و 15,000 ئێرە زیاتر ینی سعرەکانی مناسبە سعرەکانی گران نییە سعری هەموو شتەکان ینی هیچ شتە گران نەبووە الحەمدولله ئیشی مەژ ڕۆژانەیە ئەمە ڕۆژانە ئاشیا دەینین و دەفرۆشین بەپێی بازاڕە ئەو ڕۆژەی ئاشیا دەینین شتەکە بەپێی بازار گران بی شتە شوای ناخێنە سەر ئیسفادەشکەم لە بۆی خەرک زیاتر خەرکەی فەقیر و لێرانە دەکاتن ئیشی ما ئەو ڕۆژانێ دەینینە هەرزان ببی هەرزانی دەکەین گران ببی بەپێی بازارەکە بەپێی چەندی مەجای تدا بیشتە شکەم ئیسفادە دەخێنە سەر و دەیفرۆشت وەکەوەی باست کرد ئەو بازارە شوێنیەوەیە کە هەموو چینەکان ئەتوانن لێرەشت بکردن و بەدەستی بێنە بە تایبەت چینی هەژار تایبەت دەرێوە لە چینی هەژار و فەقیر و لێرانە دەکاتن ساری ئێرەش هەرزانە یعنی لەخوای بە زیاد بیشتی گران لێرە زۆر سەرف نابیتن ساری ئێرە بە عام هەموو شتەکانی هەرزانە الحەمدولله باشە بە شێوەیەکی گشتی ئەوەی تو تێبینیت کردیە ئامادەکاری خەڵک بە شێوەیەکی گشتی بۆ ئەم جەژنەی ڕەمەزان لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازە هیچ فەرقی کرد قورئان جیاوازیەکەی ئەوەیە زیاتر ئێستا بڵێنە لە یا تۆزە خەڵک لەوانەیە بێپارەبی یان ئەو شەڕ و ئەو شتانە تۆزە تەئسیری لەوە دەکاتن کە خەڵک هەیە بترسێ یان نەتوانی زیاتر چشت بکڕیتن ینی الحەمدولله خەڵکی بایەوەند هەر چشت دەکڕی ئەو جەنگەش تەئسیری کرد تەئسیری هەیە بڵێ ئەرێوەڵە بە تاکیدە ڕۆژانەی وەڵی وەزە خۆشبی ئەخبارێکی خۆشەوی بەحام یعنی خەڵک زیاتر ڕوو لە بازار دەکات ئەو ڕۆژە خەڵک جێ لەشتەشی ناخۆشبی یعنی بە تۆزە کزی بازار پێوە دیارە بەڕاستی ئەمە لوقمان ڕۆژانە لێرەینە دەزانین یعنی ئەمە دوایین پرسیار بێ سەبارەت بە دۆخی موچە موچەش کاریگەری لەسەر بازاڕیەوە بەڵێ ئەرێ وەڵی بە تاکیدە ئەو ڕۆژانەی موچە دێتن الحەمدولله ئێرە بازارمان زۆر فەرق دەکاتن باشترە ئەو ڕۆژانەشی مەسەلەن بازار نەبی یان یعنی کزی بازار دیاربی هەست پێ دەکەین بە خۆمان لە بازار و خۆمان دەزانی تەئسیری هەیە بە تاکی دیارێ وەڵا الحەمدولله بەخێر لەسەر چاوکەین کە لەگەڵ مامی ببوورەکە لە ئیشیشمان کردی بەڵێ سەحەر سەرکۆ وەک ئەوەی ئەو دوکاندارەش ئاماژەی پێدا دیارە لێرە بە شێوەیەکی گشتی نرخەکان زۆر بەرز نین ئەو بازاڕی کە من ئێستا لێ بە شێخەڵا بەناوبانگە ئەو بازار لێرە بە شێوەیەکی گشتی زۆرینەی خەڵک وەکەوەی دەشتی بینن قەرەباڵغیەکی زۆر هەیە لێرە زۆرینەی خەڵکەکان زۆرینەی نوخبەکانی کە هەیە لە ناو شاری هەولێر لێرە سەردانیەکەن بە تایبەت چینی هەژارەکان کە ئەتوانن لێرە پێداویستەکانیان جێبەجێ بکەن پێداویستی تا هەموو بابەتەکانیشی لێ ینی هەر ئەو نی بڵێت تەنها بابەتی خواردەمەنی و شیرینی و سەرەزاتەکان بێ بابەتی هەتا جلوبەرگ و پێڵاو و هەموو ئەو پێداویستیانی کە با بڵێن هاوڵاتیان ئامادەیە کاری بکەن بۆ جەژن بە تایبەت منداڵان هەموو زۆرە بابەتێکی لێە وەکەوەی ئاماژەشم پێدا بە شێوەیەکی گشتیەوە جێگای دڵخۆشیە لەگەڵەوەی کە زەنجی شەودەنجی درۆنە بیست کرد و کاریگەری هەبوو لە ئێستادا بەڵام بەو ڕێژەیە ترسود لە ڕاوچێکە کە بێتەوەی ئەوەی بازارەکان چۆڵ ببن زۆر چۆڵ ببن و ببنەوەی ئەوەی کە بەڵا بەڕاستی خەڵکەکە دڵە ڕاوچێکی لە ئەستێکی وەدا بێت و بازارەکان چۆڵ بن و ئامادەکاری نەکەن بۆ جەژن بەڵێ ڕامان دەستت خۆش بێ سپاسەوە سێری تۆمانە کرد جۆمان لە تۆ گر مناڵێکی زۆر جوان لە لاتەوە بوو کوڕێکی گەنجی جوان زۆر حەزیە کرد دەرکەوێت لە پشتەوە خۆزگاگەر نەڕۆشتایە بانگم کردای بزانە جلوشتی کڕیوە بۆ جەژن چۆن هاتوۆتەوە بازاڕە لەگەڵ چی هاتووە سەرکۆ ژمارەیەک منداڵ لێرە هەنا بەڵام ئەگەر هەڵە نەبم زۆرینیان عەرەبن بەڕاستی ئەگەر هاوکارم ئاماژەیان پێ بدام ئەوەی کە لێرە هەنا ئەمانە بەشێک لە منداڵان لێرە هەنا تر ئەمانە ئەیانەوێت دەرکەون بەڵام زۆرینەی ئەوەندەی من تێبینیم کردووە عەرەبن وە کە سوکارێکیشیان زۆر زار کە سوکاریشیان لەگەڵدایە من ئەوەندا خۆش ڕاستە خۆی قسەیان لەگەڵ بکەم و
بیان دوێنم بەڵام لەبەر ئەوەی کە نایانویست خۆیان قسە بکەن منیش هەوڵی زیاترم لەگەڵ نەدان دەستت خۆش بێ سپاس بۆ تۆ